بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی سووتانی ئافرەتان لە دەڤەری سۆران زیادی کردووە و تەنها لە ماوەی 8 مانگی ئەمساڵ 11 ئافرەت خۆیان سووتاندووە، لە نێویشیان 7 ئافرەت گیانیان لەدەستداوە و چواری تریشیان لە ژیان ماون. سەبارەت بە ئاماری سوتاوان لە سنووری بەڕێوەبەرایەتی ئێمە بۆ ساڵی 2019 بەم شێوەی خوارەوە بکە 11 حاڵەت تۆمارکراون بە بەراورد بە ساڵی ڕابردوو 7 حاڵەت زیادی کردوونە و لەم 11 حاڵەتانە 7یان بەداخەوە گیانیان لەدەستداوە بەهۆی زۆری ڕێژەی سوتان لە جەستەیاندا و 4یان لە ژیاندا ماون. توێژەرێکی کۆمەڵایەتیش هۆکاری زیادبوونی تاوانی خۆکوشتن و خۆسووتاندن دەگەڕێنێتەوە بۆ چەندین هۆکار، لەوانە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناپاچی هاوسەری و چەندانی تر. هۆکارە کۆمەڵایەتیەکانێکێکن لەو هۆکارانێک کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوشتن و خۆسووتاندن، بۆن ملەکە ئەو بوون تێکچوونی پەیوەندی نێوان ژن و مێر، یان بوونی ناپاکی هاوسەری کە ئێستا ڕێژەکەی لە بەرزبوونەوەدا، یان بوونی تەلاق، یان لۆنمونە حاڵەتی وا هەیە کە ئێستا لە ناو ڕێژەی کسان کە بەهۆی دەرنەچوونیان لە قوتابخانە یان خراپ کە بەکارهێنانی وەسائلە تەکنەلۆژیەکان، ئەوانە هەمویان کەم تا زۆر کاریگەری زۆری هەیە لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی خۆسووتاندن. ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە داکۆکی کار بووە لە مافی ئافرەتان و دژی زوڵم و ستەمکردنە لە ئافرەت و لەگەڵ هاتنی ئیسلام ڕێزوشکۆ بۆ ئافرەتان گەڕایەوە و لە ئاینی ئیسلام خۆکوشتن و خۆسووتاندن بە هەموو شێوەیەک قەدەغە کراوە و بۆ چارەسەرکردنی کێشە خێزانیەکان ئیسلام ڕێگە چارەی تری داناوە. خۆکوشتن خۆسووتاندن لە ئیسلامدا بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە. خوای پەروەردیگارە فەرمێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم ئین الله کان بکم ڕەحیمە، خۆتان مەکوژن، خوای پەروەردیگار میهرەبانە. هەر کێشەیەکت هەیە مەشاکیلێکت هەیە لەگەڵ مێردەکەت عیلاجی دانرایە، دەتوانیت چارەسەری بکەیت. چارەسەرەکانی خۆکوشتن هەلاتنە لە واقع، خۆسووتاندن هەلاتنە لە واقع. ئەگەر هەر چارەسەر نەبوو ئەو خوای پەروەردیگار تەلاقی دانایە، دەتوانین لێک جابنەوە هەر یەکەی ژیانی خۆی بەڕێ بکات. هەر کێشەیەکت هەیە دەتوانیت چارەسەر بدۆزیەوە. ئەگەر کچی لە ماڵی لەگەڵ بابێت، لەگەڵ دایکێت، لەگەڵ برات کێشە هەیە، دەتوانن بن چارەسەری بکەن. ئەگەر هەر پێ چارەسەر نەکرا، مامۆستایانی ئاینی لە خزمەت خەڵکدانا، دەتوانێت بچای مامۆستایەکی بەڕێز لەگەڵ دادەنیشین کێشەکەت بۆ بنن چارەسەرەکە. بە هیچ شێوەیەکی خۆسووتاندن و خۆکوشتن لە ئیسلام ڕێگا پێدراو نییە. بەپێی زانیاریەکانی پەیامنێری پەیام جگە لە ئاماری بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی سۆران 4 حاڵەتی تری سووتان لە ناحیەی خەلیفان و سنووری مێرگەسۆر تۆمار کراوە کە دوان لە سوتاوەکان خوێندکاری زانکۆن و کەیسەکانیان لە پۆلیسی سۆرانە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.